یادی هەڵەبجە ئەو چەکەیە کە خەڵکی هەڵەبجە هەمیشە پێش شانزەی سێ و دوای شانزەی سێ و بە بەردەوامی ئێمە قسەی لەسەرەکەی نەڵێن هەڵەبجە شارێکە قوربانی داوە 74 هەیە 87 هەیە 63 هەیە 88 هەیە ئەنفالی هەیە ڕاستە دۆخی ئیداری و دارایی هەرێمی کوردستان دنیایەک گرفت و مەعمەعیتایە و بە بەردەوامی ژەختمان کردوێتەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە وتومانە تکایە هەڵەبجە مەکەن بە مەخەنە چوارچێوەی ململانە سیاسیەکانتان یعنی چییە بێ ئەگەر هەڵەبجە و ئەنفال دەرکرێ لە مەعمەع سیاسیەکە هەر بۆ ڕێزگرتنێک بۆ سیادەی ئەمنی قەومی ئەم هەرێمە بۆ پاراستنی شکۆی قوربانیەکانی خۆمان بۆ هەموو ئەو شتانە ئێمە ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان هەڵەبجە و ئەنفالیان بخستایەتە ئەو دیوی ململانە سیاسیەکانەوە بۆی بەڕاستی ئەیبەیەک لەسەر قەواری سیاسی هەرێمی کوردستان دروست نەبێت ومێدەکەین بە هەمومانەوە شێوازی یاد و میکانیزمی یاد ئەکرێ گۆڕانکاری بەسەرا بێنین بەڵام ناکرێ شانزەی سێ بکوژێنینەوە یعنی بەداخەوە خەڵکێک ساڵی پار و پێرار ئێمە ساڵێکیان 4 ملیۆن و 750 هەزارمان پێ بۆ بۆیات ساڵێک 18 ملیۆن ساڵێ 26 ملیۆن یعنی ناکرێ خەڵکێک لە ئاستێکی بەرزە پۆستێکی سیادی هەبێ بڵێ پارەی یادی هەڵەبجە بدەن بە مەشروعی